من بەیانی و باش چ زانیاریەکی نوێت لە سەبارەت بە ئەجندای ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان؟ بەڵێ خاوەن ئەمەی پێشتر باسی ئەم شۆنە دۆکەم ئێرە ماڵی تاالبانیە کە بڕیارە کاتژمێر یەک ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕانی تێدا ئیمزا بکرێت بڕیارە وەفدێکی باڵا لە بزوتنەوەی گۆڕان ئەنی بەشێک لە ئەندامانی جوات و بەپرسانی باڵای بزوتنەوەی گۆڕان دێنە ئێرە لەگەڵ مەکتەبی سیاسیەتی لێرە لە ماڵی تاالبانی بە ئامادەبوونی تاالبانی ڕێکەوتنامە یەکێتی و گۆڕان لەلایەن نەوشورا مستەفا ئامیر ڕێخەریگشتی بزوتنەوەی گۆڕان و هەروەها کۆسەد ڕەسوڵ عەلی جێگیریەکەمی سکرتێری گشتی یەکێتی لێرە ئیمزای ڕێکەوتنامەکەی نێوانیان دەکەن بڕیارە کاتی ئیمزاکردنەکە بە تەسویر بکرێت دوای گرتە ڤیدۆیەکە لە کاتژمێر 6دا لە هۆتێل شاری جوان لەوێ لە کاتی مەراسیمی ئاهەنگی ئیمزاکردنەکەی کە ئیمزایان کرد لێرە ڤیدۆکە لەوێ نمایش دەکرێت بۆ ئەو میوانانەی کە لەوێن خاوەن تا ئێستا بەپێی ئەو زانەرانی کە لای ئێمەیە ئەوانەی کە لەوێ بەشداری دەکەن 12 کونسوڵەوە بەشداری دەکات کونسوڵەکانی ئەمریکا بەریتانیا و هەروەها کوێیت سوودان ئێران هەروەها نێردەی یەکێتی ئەوروپا ئەمە بەشێک لەوانن کە بەشداری دەکەن دیارە بەشێکتری چیان دێنە ئەوێ و تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان یەکلای نەبووتەوە کە بەشداری ئەو مەراسیمەی ئێوارە بکات کە بڕیارە کاتژمێر 6 لە سلێمانی بەڕێوە بچێت بۆ ئەو ئاهەنگی ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان هەرچەند بە پێی زانەرەکان یەکێتی کە بانگێژنامەی بۆ پارتی نردۆیش تا پارتی وەڵامی بانگێژنامەکەی نەداوەتەوە هەرچەندە یەکێتی ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی و سعدی ئەحمەد پیرەی ناردووە وەکو وەفدی یەکێتی بەناوی یەکێتیەوە داوایان لە پارتی کردو جگە لە بانگێژنامەکە داوایان لێکرۆ بەشداری ئەو ئاهەنگەی ئەمڕۆ بکەن بەڵام هێشتا پارتی وەڵامی بانگێژنامەکەی یەکێتی نەداوەتەوە ئەوەی کە لەوێ بەڕێوە دەچێت لە کاتژمێر 6دا بڕیارە نەوشورا مستەفا ڕێخەریگشتی بزوتنەوەی گۆڕان وتاری بزوتنەوەی گۆڕان بخوێنێتەوە و هەروەها کۆسەد ڕەسوڵ عەلی وتاری یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێنێتەوە بە پێی ئەو زانەرانی کە لای ئێمەیە ئەو مێزەی کە شێوازی دانیشتنەکە دۆ باسەکەم کە لەوێ بە پرسەباڵەکان یەکێتی و گۆڕان تێدا دادەنیشن کۆسەد ڕەسوڵ عەلی نەوشورا مستەفا قادری حاجی عەلی عومەری سید عەلی مەلا بەختیار هێرۆی برای مەحمەد بەرهەم ساڵح ئەمانە لەسەر یەک مێز دانیشن و وتاری ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان یەکێتی و گۆڕانیشدا هەیە قادر حەمەدجان سەرۆکی وەفدی یەکێتی و هاوکات ئەندامی دەستەی کاریگەری مەکتەبی سیاسی یەکێتی بە نەرایەتی یەکێتی و گۆڕان ڕێکەوتنامەکەی نێوان یەکێتی و گۆڕان دەخوێنێتەوە بۆ ئەو میوانانەی لەوێ بەشدارن و هەروەها بڕیارە دوای وتارەکەی نەوشورا مستەفا و یەکێتی کە لەلایەن کۆسەد ڕەسوڵەوە دەخوێنرێتەوە کۆنفرانسێکی هەواڵی ببسترێت بۆ دەستگاکانی ڕاگەاندن کە لە بزوتنەوەی گۆڕان شۆڕش حاجی قسە دەکات چونکە وتەبێژی بزوتنەوەی گۆڕانە بەس دەبەرەوە یەکێتی وتەبێژی نییە هێشتا یەکلایی نەبووتەوە کێ لەگەڵ شۆڕش حاجە دەوەسێ و کۆنفرانسی هەواڵەکە دەبەسێ بەڵام ئەگەر زۆرە زانیاریەکان بازەوە دەکەن کە فەرید ئەسەسەد ئەندامی سەکردایەتی یەکێتی و ئەندامی لیژنەکەی نێوان یەکێتی و گۆڕان ئەوان لەوێ دەمێننەوە ئەوەی کە من لامە کارنامەکەیە زۆربەی کارنامەکە بەم شێوەی بوو کە بۆ تۆم خوێندەوە بەڵێ خاوەن بڵێ هێمن لە کاتی بوونی زانیاری نوێدا دەگەڕینەوە لات لە گەشتەکانی داهاتوودا سپاس بۆ زانیاریەکانت